لەگەڵ بەڕێز دڵشاد وەسانی نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆی زیاترەکەی سەبارەت بە بارودۆخی عێراق و نوێژی ملیۆنی ئەمڕۆی ڕۆتی سەدر. بەڕێز دڵشاد وەسانی بەخێر بێن. سەدر بەم نوێژی ملیۆنی ڕۆژی هەینی دەیەوێت چی پەیامێ بەلایەنە سیاسەکانی عێراق بات؟ لە ڕاستیدا ئەوان ناوێن لە ناوە نوێژی یەکگرتووی نوێژێکی یەکگرتووی بە کۆمەڵ لە عێراقدا دەکەن لە بەغدا، بەڵام لە ڕاستیدا ئەمە دەتوانین ئێمە پێ بڵێن نوێژێکی سیاسیە. ڕاستە لە ناوەڕۆکدا وەک ئەوی کە دەبینین خەڵکێکی زۆر لە ناوچەکانی ینی بۆ شێوشنێک کە خۆی دەڵێ نەسیاسی نە ناڕازایی خۆی ئەلانەکە وایە کە ئەمە نوێژێکی یەکگرتووی بە حساب هەموو پایکاتەکانی عێراق با بڵێن تعبیر لە بۆچوونی ئەوە دەکە ئەو با بڵێن ئەو دەنگەی کە هەبووە لە عێراقدا کە بارودۆخی دوای 2023 بەتایبەتی حکوومەتەکە یەک بە دوایەکان کە کارەساتێکی خراپ بەسەر عێراقدا هاتووە نوێنەراتی ئەو دەنگاناکە و ناو لە ناو نوێژێکی یەکگرتووی کە بە کۆمەڵ خەڵک هاتووە لە دوێنەوە بە هەزاران کەس لە ناوچەکانی دەرەوەی بەغدا ڕویان تێکردووە. یعنی بەڵام لە ئەسڵدا دەکرێت پێ بڵێن نوێژێکی سیاسیەوە کۆمەڵک پەیامی لە خۆ گرتووە، پەیامەکانیشی وازەحن ئەوەی مقتەدا سەدر پەیامەکانیشی طبعا یەک لەو پەیامانە دیارە ئەو هەوڵی زۆریدا لەم نەک لە انتخاباتی 2021 لە انتخاباتی پێشووتریش مقتەدا سەدر وەک هێزی یەکەم بوو لە ناو شیعەکاندا بواری پێنەدرا کە بێتە پێش ئەو حکوومەت پێک بدەن. لەم انتخابی دواییش کە پێشوەختە بوو با بڵێن دیسە ئەو وارد نهاتە پێشەوە هەوڵی زۆریدا. یعنی ئەمە وای کرد کە مقتەدا سەدر لە نەک وەکو ئۆپۆزیسیۆنێک ناو پەرلەمان بێنێت و ئەسڵەن هەل ناو عەمەلیەکەی ناو پەرلەمانی هاتە دەرەوە. ئەمەش هەرچەندە ڕاستی یعنی لەوانەیە لە ئیتاری تەنسیقی پێیان وە بێ کە دەرفەتێکی باش هاتە پێشی ئۆتۆماتیکیان ڕاستەوە دەتوانن حکوومەت پێک بێن، بەڵام دەرکەوت کۆمەڵک گرفتی زۆر گەورە دەتوانن بڵێن کۆمەڵک میل لە ناو شەقامدا هەن کە بەڕاستی پێیاندا دەتەقنەوە و ئێستا بەناو ناو ئیتاری تەنسیقیدا دەرکەوتووە کە کێشەی زۆر گەوریان لە پێشە بۆ پێکردنی حکومەت. بۆیە ئێستا مقتەدا سەدر پیشانی ئەدا کە زۆر جار قسەش لەسەرەوە دەکرا کە مقتەدا سەدر نوێنەری هەموو یعنی ڕاستە خۆی فعلا نوێنەری هەموو خەڵکی عێراق نیە بەدەنگدان، بەڵام نوێنەری زۆرینێن زۆرترین دەنجی هێناوە. هەرچەندە لە عێراقدا خەڵکێکی زۆر بەشداری هەڵبژاردنیان نەکرد، بەڵام لەناو ئەو بەشدار بوونەدا مقتەدا سەدر یەکەمین دەنجی هێناوە لەناو شیعەکان لە عێراقدا. یعنی پلەی یەکەمی هەیە، بەڵام وا پیشاندرا کە ئەو وا پیشاندا پەیامێک پیشاندەدا کە ملیۆن خەڵکێکی 1 ملیۆنی دێنتە سەر شەقام. بەڕاستی دەستگرتنیش بە شەقام لە عێراقدا بەتایبەتی و بارودۆخی عێراق تێدایە. یعنی پێم وایە دەستگرتنە بە بابەتێکی زۆر گرنگ وە کۆنتڕۆڵکردنی شەقام بەنسبەت عێراق زۆر گرنگە، چونکە بارودۆخەکان ئێستا هاتوونەتە پێشەوەش. یعنی بەڕاستی بارودۆخی ئاڵۆزن و ناسکن تەنانەت بەرامبەر بە ئیتاری تەنسیقیش کە پێیان وابوو لەوانەیە زمینەی دروستکردنی حکوومەت زۆر ئاسان بێ هەست دەکرێت، ئێستا وانە. بەڵێ دەتوانین بڵێن دەیەوێت بەلایەنە سیاسی عێراقیەکان بڵێت ئەگەر دەتانێت حکوومەت پێک بێنن پێکی بێنن، بەڵام شەقامی عێراقی بەدەستە. بەڵێ خۆ ڕێک ئەوە وایە. یعنی مەسەلەن ئێستا بۆ نمونە هەل لە ناو ئیتاری تەنسیقیش ئەگەر تێبینی بکەین دوای کشانەوەشی مشتومڕێکی زۆر گەورە دروست بوو لە ناو ئیتاری تەنسیقی، بەشێکی زۆریان دوای شەرواش پیشانیان دەکە ناکرێت بێ مقتەدا سەدر. لە یەکەم جاردا دژایەتێکی زۆری مقتەدا سەدر کە لە ڕووی ئیقلیمیشەوە لە ڕووی ناو عێراقیشەوە تەمان زۆر ئەوراق و زۆر وەرەکان بەرامبەردا بەکارهێنا کە حکوومەت دروست نەکا، بەڵام کە ئەو کشایەوە لە ناو پەرلەمان هاتە دەرەوە لە ناو عەمەلیەکە هاتە دەرەوە. یعنی دەنجێک لە ناو ئیتار دروست بوو کە هەوڵ بدەن بەبێ مقتەدا سەدر حکوومەت دروست نەکرێەوە چۆن بتوان ڕازی بکەن. یعنی هەوڵەکانی ڕازیکردنیان هیچ دەست کەوتێکی تێدا نەبوو، دەیانتوانن ئەوان پێیان وابوو بەبێ ڕازیکردنی مقتەدا سەدر یعنی ڕازیکردنیە با بڵێن بێدەنگکردنی ئەو شەقامەی کە ئەمڕۆ لە بەغدا هەیە کە دەنجێکی زۆر یان بۆ گەرمای بەڕاستی بمانەوە یان نەمانەوێ ئەمە کاریگەری زۆری هەیە. مقتەدا سەدر لەو بارەوە توانایەکی هەیە، مەسەلەن لە ناو شەقامدا هەر بۆ نمونە 73 ئەندام پەرلەمانی هەیە بە یەک ئیعاز توانی هەمویان کۆ بکاتەوە لە پەرلەمان بێندرەوە، کەواتە بەنسبەت ئیتاری کێشەی گەورەیان بۆ دروست بووە. ئێستا ئەو پەیامە گەیشت کە بەڕاستی بەبێ مقتەدا سەدر ناتوانێت ئەگەر حکوومەتیش دروست بکرێت حکوومەتەکە ئەسڵ حکوومەتێک بێ شەقام لاوازە بێت. تەنانەت ئێستا لەناو خۆ پیشاندەرەکاندا ئەوانی کە ئامادەکاری نەکرد بۆ نوێژ خەڵکێکی زۆر بە حەماسەوە داوایان نەکرد کە ڕێگایان پێ بدرێت بچنە ناوچەی سەوز، هەرچەندە لە دوا تویتەکەی مقتەدا سەدر ئەوە بووە کە ئەمە تەنها نوێژێکە و پەیامێکە، بەڵام عادەتەن کۆبوونەوە وازەخم جاری واشە ینی سەرەتایەک بۆ دروستکردنی با بڵێن کۆنتڕۆڵکردنی شەقام و دروستکردنی هەندێک پشەی و دەنجی ناڕەزایی ئەمەش ڕەنگە دوای بەدوێدا بێت. پێگەی مێدڵێستای بریتانی ئەڵێ ئەجێندای نوێژی یەکگرتووی ئەمڕۆی سەدریەکان لە عێراق ئەوەیە ئەو چالاکی سەدر لە یانگەرانی بێتە هۆی ڕوودانی گرژێکی گەورەی بێچارەسەر. ترسێکی زۆر هەیە لەوەی عێراق بارودۆخەکەی چ بتەقێتەوە، پێکدادانی گەورە لە نێو لانە عێراقەکانە دروست بێت. بۆ چونیەوە لەم بارەیە چێ پێتان وایە ئەمڕۆ ئەو ڕۆژەیەکەی تر ڕەنگە لە دەست دەربچێ؟ ئاماژەکان وان بەڕاستی چکە ئەوەی کە دەبیندرێ ئەوەیە خەڵکێکی زۆرش لە عێراقدا ڕاستی لەبەرەوەی ئەوانەی کە
دوای دەرچووری مقتدا سەدر هاتنە پێشەوە کە حکوومەت دروست بکەن ینی کەسانێکن دموچاوێکن لە عێراقدا بێزراون ینی خەڵکی عێراق ئەوانیان زۆر تاقی کردەوە لە دوای 2023 وە کارەساتی گەورەیان بەسەر عێراقدا هێناوە ناڕزایەکی زۆر لە عێراقدا هەیە مەسەرەن خزمەت گوزاری سەرەتایی لە عێراقدا زۆر کەمە خەڵک داخوازی زۆری هەیە ئەوانە وایان کردووە کە بڕاستی تا دێ ینی لایەنگرانی زۆر دەبن ئەگەر چێ لایەنگری وەکو مقتدا سەدر وەکو لە ڕەوتە سیاسەکەژنی بەڵام ڕەنگە ئەو لایەنگری وا بکە کە خەڵکی زۆر پشتیوانی ئەوەیە نفسی دموچاوەکان نەتوانن تەنانەت ئێمە بینیمان مشتومڕێکی زۆر لەناو ئیتار هەبوو کە چێ کاندی دەبی ناوەکان نوێ دەهاتنە پێشەوە تەنانەت وای لێ هات کە هەوڵ بدرێ ئەنی مقتدا سەدر ڕۆڵی لەسەرەوەی چێ دەنیشان بکرێ مەسەڵەن ئەو ناوانێک کە دێنێ پێشەوە ئەو پەیامی خۆی لەسەریان هەیە بەڕێز دڵشاد دۆسانی دوایین پرسیارگەر بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم چونکە گوتارێک پێما بێ لە نێو نوێژخانان دەستی پێ کردووە بۆ بڵاوبوونەوەی ئەو دەنگەی نووری مالکی لەو قسەکردانەی دەتوانین بڵین خۆری نووری مالکی ئاوا کرد لە بۆ بن بەسەر وەزیران ئەمە خۆی بڕاستی تەوقیتێکی دیاریکراوە بۆ بڕاستی ئەو تەوقیتە لەگەڵ ئەو تەوقیتی هاتنی بایدن بۆ سعودیەوە لەگەڵ ئەو تەوقیتی نوێژی بۆ کۆمەڵکە ئەمڕۆ کراوە بەڵام لە دواتویتەکەی مقتدا سەدریش ینی لە خاڵی سێم ئیشارەت پێدا دەڵێ ینی گرنگی بە و تەسریباتانە مەدەن ئەو مەبەستێک بوو کە لەوانەیە هەندێک پێیانەوە بێ ئەو تەسریباتە بۆ ئەو بێ کە ئەو خۆپیشاندانی ئەمڕۆ نەکری یا کاریگەری بخاتە سەر بەڵام لە دوای تویتەکەی مقتدا سەدر شتێکی بۆ دانا کە گرنگی بۆ بابەتە نەدەن و ئەوانش وای پیشاندا کە ئەم خۆپیشاندانی بە ئەم نوێژە هیچ گرنگی تێدانی بتەنانەت بە سیلاحیشی دەن بەڵام لە ڕاستیشدا هێزەکانی سەریا سەلامیش ئامادەکاری لە ناوچەی سەدر هەیە بەڵێ بەڕێز دڵشاد دۆسانی نووسەر و چاودێری سیاسی لێرە ئامادە بوویت سپاس بۆ بەشداریکردنتان و مشتەقەکان